لا کێبڕکێکانی هەفتەی شەشەمی خولی یانە نایابەکانی کوردستاندا سلێمانی لە دەرەوە یاریگای خۆی سەرکەوتنێکی گەورەی باسەر ئاراراتی میوانداری تۆمار دەکات. کاتێک بە 3 گۆڵ یاریەکەی لێ دەباتەوە و کۆی خاڵەکانی بۆ دەخاڵ بەردەکاتەوە لە پلەی پێنجەمی ڕیزبەندیدا. ئارارات درێژەیدا بە شکستەکانی و سلێمانیش تۆڵەی دۆڕانەکەی هەفتەی ڕابردووی کردەوە کاتێک 3 گۆڵ و 3 خاڵی لە ئەڕاد وەرگرت. لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی یانە نایابەکانی کوردستان یانەی ئەڕاد لە یاریگای خۆی میوانداری سلێمانی کرد. هەردوویانە لە ڕووی ڕیزبەندەوە لە یەکەوە نزیک بوون بۆیە چاڕوانی یاریەکی بەهێزی لێ دەکرا. یاریەکە بە فیکەی یوسف سعیدی نابژوان دەستی پێکرد و لە گێمی یەکەمی یاریەکە هەردوویانە نەیانتوانی ئاستی ڕاستەقینەی خۆیان نیشان بدەن و کەمترین هێرشیان هەبوو. زۆربەی کاتیش تۆپ لە ناوەڕاستی یاریگا بوو تا گێمی یەکەم بە بێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دوام سیناریۆ یاریەکە تەواو گۆڕاو سلێمانیش زۆر باشتر هاتەوە ناو یاریگا و لە خولەکی 52 یەحیا مەحموود دەرگای گۆڵی بۆیانەی سلێمانی کردەوە بە تۆمارکردنی گۆڵی یەکەم. دوو خولەک دواتر هەرێم بڕهان یاریزانی هێڵی بەرگری سلێمانی دوای وەرگرتنی کارتی زەردی دوم بە کارتی سوور کرایە دەرەوەی یاریگا. دوای ئەمە لە بڕی ئەوەی ئارارات باشتر بێت بەڵام یاریزانانی سلێمانی کاریگەری کەمی یاریزانانیان لەسەر نەبوو. کارساز محەممەد و ئەحمەد سالار و ئارێز ئاری چەندین هەڵی ئاسانی گۆڵ تۆمارکردنیان لەدەستدا. لە خولەکی 59 کارساز محەممەد سەرکەوتوو لە هەژاندنی گۆڵ یانەی میواندار بۆ دووەم جار. لە خولەکی 71 ئارێز ئاری گۆڵی سێم و سێخاڵی یاریەکەی بۆ سلێمانی تۆمار کرد. لە گێمی دووەمدا بە پشتیوانی ڕاهێنەر و یاریزانەکانمان وەسپاس بۆ خواتوانیمان یاریەکەیەک لایکەینەوە 3 گۆڵ تۆمار بکەین و لێرەشەوە زۆر سپاس هەموو یاریزانەکانیانی سلێمانی خۆم ئەم سەرکەوتنەش پێویستە پێشکەشە بە ئێوە بە هەمووان دەرانیانی سلێمانی وەڵای وەکو دڵخۆشیەکی زۆرە ڕاستە گۆڵی سێمێک لە کەرەوە بوو بەڵام گرنگ سەرکەوتنەکە بوو بۆیانی سلێمانی. سپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ توانیمان سەرکەوتنێکی گرنگ بەدەستبێنین و توانیمان 3 خاڵی یاریەکە بگەڕێنەوە بۆ خۆمان. سپاس بۆ یاریزانەکان سەرجەم بە ڕۆحێتێکی واوە هاتینە ساحەوەکە بۆ 3 خاڵەکە هاتبووین بەڵام لەخوا بەزیا بە دەستیشمان هێنا و بە یاریش و بە نقاتیش لەخوا بەزیا بێ سەرکەوتنمان بەدەستێنە. دیارە ئاراراتیش فێرەیەکی بەقووەتە شڵی یەکەمەوە بوو تۆزێ فرسەمان فۆتان و بە ئیهمالیانمان کرد لەخوا بەزیا بێ شڵی دوم گەڕاینەوە ناوکەش یاریەکە و توانیمان 3 خاڵە یاریەکە بێت دەستبێنین. بەم ئەنجامەش سلێمانی 3 خاڵی تری خستە سەر خاڵەکانی و بەدە خاڵ لە خانەی پێنجەم مایەوە و ئاراراتیش 1 پلە کەوتە دواوە و بە 6 خاڵ چووە پلەی حوتم. ئەم هەفتەیەی خولی نایابی کوردستان زۆرترین گۆڵی بەخۆیەوە بینی و لە کۆتا یاریشدا یانەی سلێمانی لەسەر یاریگەی ئاڕات توانی 3 خاڵ و 3 گۆڵ بەدەست بێنێت و توانیشی ڕێژەی خاڵەکانی بەرز بکاتەوە و خۆی لە پێشەنگ زیاتر نزیک بکاتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم حولێر.